بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خی گەورەتان لێبێت. ئێمە لە قەڵای نوگرە سەلمانین. هەر بە سادەیی و بە ئاسانی ئەم شوێنەی کە ئێمە لێی دانیشتوین هەر یەکەمان من وەکو پێشکەشکار میوانەکانم هەر یەکی لەسەر کەرتێک بلۆک لەناو ئەم هۆڵە دانیشتوین. ئەم هۆڵە شوێنی ئەو کەسانە بوو کە لێرە بەشێکیان ڕزگاریان بوو، بەشێکیان زیندە بەچاڵ کران و ئەنفال کران. ئێستاش ئەو کەسانی کە دێن یادەوەری زۆر تاڵ و ناخۆشیان لەگەڵ ئەم هۆڵە و ئەم قەڵایە هەیە. من ئێستا لە ڕێگا هاتین ماوەی 2 ڕۆژە نزیکەی 1000 کیلۆمەترمان بڕیوە تا گەیشتوین بە قەڵای نوگرە سەلمان. یعنی بیرەکەیتەوە چۆن هاوڵاتیانی کورد هێنراونەتە ئێرە 1000 کیلۆمەتر لە ناو ئیڤە کە ئۆتۆمبیلی ئیڤا بووە و کاتە، بەڵام ئێستا دیێی ئۆتۆمبیلی پێشکەوتوی ئۆتۆمبیلی تەبریت لادانی کاتیت هەیە، هێشتا ماندووی، هێشتا شەکەتەبی. ئەو هاوڵاتیانە چۆن بە ئۆتۆمبیلی ئیڤا و بەو ڕێگا دوورە 1000 کیلۆمەتریان بڕیوە تا هێنراونەتە ئێرە لێرەش لەژێر عەزابا بوونا. من دەچمە لای میوانەکانم دادە شوکریە و مامڕەزا و کاکەنعان کە هەرسێکیان لێرە بوون و لێرە ڕزگاریان بووە چیرۆکی تاڵ و ناخۆشی ئەو سەردەمەمان بۆ ئەگێڕنەوە. دا شوکریە بەخێر بێن، مامڕەزا بەخێر بێن سەرچاو. مام دادە شوکریە ئێوە چیتان بینی لێرە؟ ینی تەسەورە کرێ باسی ئەو مەشهدانە بکرێ کە لێرە ئێوە بینیوتانە کە نەوەیەک ئێستا ئێوە باسیەکەن لەوەیە باوەڕ ناکا بەو مەشهدانەی کە ئێوە ئەیگێڕنەوە. وڵا قسەتەوە بەس باسکردن ئەیرە و ناخۆشی ئەمرە قەت وە باس کۆتایی نایێت. ئەوەنە ناخۆش بێ، ئەوەنە چی دار و پەنجەرەی ئەم بینایە دیە کشتی هەیە بوویکی بۆ خۆی تاڵیەکە و ناخۆشیەکە. کاتی ئەمەیان هاور دەژیرۆ لەو دەقابی وایسە گیریەوە ئەوە لەورۆ هاوردمانیانژ وایسە خۆڵەکەیان بۆی دانیاوە لەورۆ هاوردمانیانژیرۆ ئێمە ژنێکمان لێ هاوڕێمان لە سژنەکە لە دبز ژانێک گرت لە دبسەوە ئێوەیان هێنا 2 ماونیم لە دبز من کوڕی خۆم لەورە لێمیاستن هاوردمانیان بارمانیان کرد 16 ڕۆژی گیریایمان ئەو کاتەوە کوڕەکەم ئەمرخوای کرد بۆ تاکیدیش نازانم مردانە من لێمیاستن 3 ساڵ و نیمی لێمانیاستن 16 ڕۆژی ئەمرخوای کرد لێمیاستن. هاوڕێکانمانە ویمان کرد 2 ماونیم ماینۆ لەورە دوای 2 ماونیم بارمانیان کرد. سبحانەڵڵا ئەو ژنە ژانێک گرت بارمانیان کرد بۆ نوگرە سەلمان. فەقیرە یعنی وەها خۆی تون ڕاگردووی بەشکەمە تۆزیە تەحملتر بکات ناوسێ ئەم ڕێگە دوێرەوە خۆتان نەزانن. ئێمە وەبی ئەوەی ئیساحەت و وەبی ئەوە خواردن و وەبی ئەوە ئاو هەتا نازانم کەنعانەوە بیر تێدانا لەبین ئانی کوشنەکانە چەکداری ئاوە ئەهات ئەڕۆیت یەکێتر ئەوەی ئاوە ئاهات ڕووی چەکانیانش لێمان کردووی ئەتو با ئێمە ئەینین وەڵحاسە گەیمانە جێ شەو تاریکی گەیمانە جێ ژنەکەمان برد دامانیە لە پاڵ قاعەکە دامانەیە دیمناوە دامانیا وڵڵا لەورا نێزە قاعەکە ئەلەو بنەوەی قاعەکە ئێمە بیچکەیەک لەو بنەوەیەوە قاعەکان جیاواز بووە نەبوو؟ ئێستا ئەمە زۆری تیاوی ئێمە قاعەتی لەو بنەوە 5-6 ئایلەیە تیاویمان بیچکوی ئەوقڕی ئاوالەی کاشێکەوە ئەوە دە و 5-6 ئایلەیە تیاویمان بیچکوی. ژنەکەمان دانیا مناڵی بی پیرەژنێک هین دایک هاوڕێکەمانی لە دبس ناسیاییمان پیا کردی 2 ماونی مۆیە کۆیمان وتمان دادا سەوڵام ژنە مناڵی بێت چی لێ بکەین چێ ناوکی بڕین چی بپێچین پێوە ڕاست ئەوم لە بیرچوی دامانگرت تولەکەی بیچکی بی ئەو قەرار لە هی ناوی کە پڕپا مناڵەکانی تیاوی 6 مناڵ بەخوا 5 ماڵتەی بی نازان بخوا لە بیر منێ 5 و 6 تری ئاوا بیستەرەوە قنگشتی خۆشی ژانێک گرت مش ئێمە دواوە پەڕۆکانی بۆ بێرم علاگەیەکی بی نەمزانی ئەو خۆمزان دزاشەوە لە بەری هاتە گیانم کێبڵێکی دا ئەیرەما ئێستەمە سێش کەلە ئەوەتانی دایبان این ئاسنێکی ئاوا لە بین نەگای دایانیایی ڕێک کەلی کرد
هاتمان ژنەکە نەجاتی پیرەژنەکە نازانم چقۆی لای ئەختیارەکان هاورد بەخوا نازانم وەچی ناوکی بڕی تر لە یەکێ کرد لە ژنەکە وڵا ڕۆیمانەبان مام شکورێ خەڵک ئاوایەکەی خۆماناویش باوک ئەو مەلاکاری مەتانێ هات باوشی کردە من مایلاولای ماچکردی باوکە ڕۆ باو سەڵای دنیای کردە بە ماوەی توێنان شاور بۆی لە ڕۆڵە وتماری وەڵا مام شکورێ تا ئێمەشیان هاور بۆیرە ئیتر زۆر گیریاوە بانماتر ئەوانە وا لە دەبزەوەی کۆی ماوتیانێ باوکتە وتم نەوەڵە باوکم نییە بەس فەرقی نییە لێ باوکمە خافرەیەکیان ئەهاورد ئایسێمان نەهاورد یەکیان بارە کرد ئەختیار پیرەژنەکان خاڵم حاجیۆنە سۆیا لە ژێرینەکە گەراجەکە ئەویان نابروسیایان کە لە ژێر گەراجەکە وەڵا لە ژێر تازیبا کوشتیان فەقێ لەورا کوشتیان ئەوخۆ تازیبیاندا شکریە دەست خۆش بە دێمە وڵات ئەگەر مایکەکە بدەیتە مام ڕەزا بەخێر بێی تۆزێ مایکەکە نزیکەیتەوە چیت بینی تۆ لێرە بووی وەزعی ئێرە چۆن بوو لەگەڵ حەجات چۆن بوو لەگەڵ سەگەڕەشەکە چۆن بوو وەزعی ئێمە ئەلێرەوە هەکە لە تۆبزاواوە هێنامانی هەل لە تۆبزاوا وەزعمان خراپ بوو هەل لەوێ گیامان کردمانیانە 4 سەیارەوە هین منتیقەی دەورە پشتمان ئەمە گۆبتەپەیە و ئەسکەرە و چغلیجێ و گرخەبەرە و جەلەمۆردە و هەموو دێیەکانیان گردەوە کرد هەموویان لە نگرە سەلما هەڕشان ئەلەوێ وەکو ئەسای ئەو عەمودە ئەو هینانە ئەلەوێنە گەڕان 6 ئیستیخبارات و ئەمن و ئەمانە گەڕان دیار بوون گەڕان چاویان بە جەماعەتەکە یاخشان ئەوەی جاحێر و گەنج بوو وەک ئێوەمانان دوور بێ یاخوا ئەلەوێ کردیانە کۆمەرێک ئەوەی ژنی عافرەت و جاحێر و هەکەروە منداری بەبەرەوە بوو جاحێر بوو گەنج بوو کچە عازەب بوو ئەلەوێ ئەوەشیان ئەمە هێنامانیان لە تۆبزاواوە ئەلەوێەوە ئەوەی هەکە پیر و پەکەوتەش بۆ ئای وەکو ئەستای من کردیانە کۆمەری ڕۆژی لە ئاوابوو نابوو هەر ئەوەندەم زانی ئەلەو ئاردە ئێمەیان ئەنجا قاعەکان ئەوها قاعەی ئەسکەریە بوو ئێمەیان کردە ناو قاعەیەکەوە ژنە جاهێرەکانشیان کردە قاعەیەکەوە لەو دی و ئێمەوە جاهێرەکانشیان کردە قاعەیەکەوە لەو دیوە سێ قاعە ئەوها باوشی بۆیان کردبووە ئەمان هەتا ئەچوونە ئەوێ کێفرێ ئەمەندەیان بەدەستەوە بوو تەلێ زەردی تیا بوو ساوەڵڵاهی گولەی کەراشینکۆڤ ئەوەندە ناویشی یەکە لێتیانەدا ئەو هاوایی هەکەر ئێمەیان کردە ئەوێەوە و ئیتر ئەو عالەمە تەمەشام کرد جاهێرەکانیان دەرێ نایەوە هەشتا قاپێکیان چا قایم نەکردبوو هەموو جاهێرەکانیان دەرێنە دوور بێ یاخوا وەکو ئەستای ئێوە ڕوت و قوتیانەوە کردێکی بیجامەیەکیان لە پێیای هێشت و کەلەپچەیەکیان خستە دەست و دەیان گێڕا بە دەور تۆبزاوایە هەتا ئاگادار بوون و چاویان لێبوو دەبێ 300 کێفر بەو کێفریان لەو زەلامانەدا بێ لەو جاحێر و گەنجانە قاپەکەیان قەپارکردیان یەکێمەیشکە بیدینی ماینەوە ئێمە 3 کەس ئەم 3 کەسە کۆمەرێکیان گەنج بوو کۆمەرێکیان ئەختیار بوو بە ژن و بە پیاوەوە ئەو جاحێر و کچە عازب و هینەکانشیان کردە کۆمەرێکەوە دیوارێکمان بەین هینما هەبوو دوو لە ڕوویەوە گوتی میزم دیە و ئەوها من لە کوێ دانیشتبوو کەمە گوتیان بچینە ئەوێنە ئەم قاعەکە هەر ئەوها بوو هەی ڕەبی وەگەم قاعەیە هەر ئەوها مام ڕەزا کەس لێرە ئەمرد لەبەر چاوتان کەس لێرە ئەمرد هەرێ قەسەم بەخوا ئەلەو ئاردە لای ئەو ئاودەسا 29 کەسم بەم چاوانە دیتم هەکەر ئەو هاوایی دەمرد و دەیناراند و دەمرد و ڕۆحی دەرەچێ دوانی لەبەردەست خۆم ئەوە عافرەتێکە ئەوە یەکیان پول ئەو بوو چۆنەتان ناشت کورە چۆن خۆتوو هەکە دەمان ناش بۆ ئەو قاپیەساوە قەبرستانەکەی ئەلێوە ئەلێوێەوە پۆلیسێک تەقاویت بە تفەنگێکەوە وردە دەهات بەردووامان نردەور و نێزک وەک ئێرە و ئەو سەر قاپیەکە
باڵتەیەک و خاکەناز یێشکاوی دەمڕەشی خاکەنازەکە و باڵتەکە هەردووکی نە ئار لێ بڕی نە زەوتە بوو کلک و دەمەکەی پێوە دەیاندایە دەستمان دیانەگە بچین مردوەکانتان بنێژن دەمان بردمان ئەلەو ئاردە پۆلیسەکەش دوور دانیشت و تماکەیە کە دەبان باوشیەوە ئێمەش 5-6 ئەو هاوای و مەحەلە قەوەتمان باش بوو ئاردەکەمان هەرە دەڕیە تاکوونە ئەمەندە لەمەندە بە دواوە دەگەشتە شاخێک گولەت پێوەنای تۆزی لێ هەڵناسانەوە بەو خاکە ناز و کەرەسەیە ناکرا بە بەچانیەکەی خۆیەوە بەبێ شوشن و بەبێ هیچ شتێک خۆڕەکەمانە دایەوە بەسەریا و سەگی ڕەشش بۆ خۆی هەر چەشە بوو ئەلێرەوە هەر لەو قاپیەوە یەک سەگ بوو یەک سەگم دی من قەسەم بەخوا ئەمەندە گرێمبری ئەمەندە چاوی سوور بوو هەر لەوانە بوو هەکەر من هەر لەو سەگە تۆقی بووم هەمومان ئەو سەگەنی ئەو هەموو جەنازەی ئەو سەگە خواردی هەرێ دەڕی جەنازەکەی دەرێنا و دەیخستە ئەو ساحرایە دەبی دەمام کەنعان دوای دێمە وڵات ئەو مایکە کاک کەنعان تۆ مناڵ بوویتە ئەو کاتە چیت لەبیر دێ یعنی ئەو مەشهەدانەی کە لە بەرچاوتە یعنی چی زۆر ئازاری دای کە ئێستش لە بیرەوەری خۆت لە مێش تاماوەتەوە ئەو سەردەمەش مناڵ بوو دایکم زۆر جاموو دایە بەرزمەوە کە بەرزمەوە کرد لە پەنجەرەکەەوە سێ سەگەکەمە کرد هات ئێسک و پرووسکی تەرمەکانی ئەخوات لەوێ مامە حاجیش ئاماژەی پێکرد بەڵێ ڕاستە لە پێشە بێڵ و عینیان پیانەدا ئەمانە بەڵام لەم دوایە ئەویانی شەنێڵە جەنازەکەیان لێمان وەرەگرت بەس لەبەر دەرگاکە لێمانیان وەرەگرێت خۆیان چیان لێ کرد نازانم لە پێشە بەڵێ یەکەم جایەڵیان ماوەیە دواتر ئەویان شەنێڵە ئەیان خۆمان ئەیوێن ئەتر خۆیانیان برد ئایا چیان لێ کرد نازانم شتێتر زۆر لەوانە زۆر ناخۆش بژنێ بوو خەڵکی دیەکەمان بوو ئامۆژنی پیاوەکەی ئەم بوو ئامۆژن پیاوەکەی ئەم بوو میمزەکی خۆعافیکە شێت بووی کچی عازەوی لەبان ئاوەسپێلیان جیاوە کردی کوڕەکانشی گشتی ئەنفالە کەسی نەماوی تەینا خۆی و پیرەمێردەکەی لێرە بی خۆی پیاوەکەی نازانم چی لەکەم شێت بووی ئەڕۆی زۆر جان لێ ترسیانە ئەو پیرەژنە من لەورە پێمەوە دادا میمی یعنی ئەوە خۆشمانەوێت لە ئاوای ماڵی کوڕەکەشی لە ئاوای بە تەنشتمانەوە بوو بەڵام لێرە لێ ترسیام قژەکەی ئاوا سوور بوو تێکچوو لەبەر ئاودەسەکانە زۆر جان نەمانێرا بڕۆین ئاودەسەکە و بیرم تێ دایکم لەم دوایە تۆزە قاچاقی و شتیانە کرد معجونشتیان ئەوە جوندەکانیان فرۆشت معجونێکی بۆی سند بەسەوە پەنجە خواردی بەسە زوانە هەتر ئەو ژنە تێکچوو هەتا لەیرە بمان ئەمرخوای کرد لە ئاخیرەکانە ئەمرخوای کرد پیاوەکە هاتەوە دوایش پیاوەکە ئەمانە هەمووی ئازارێکن لە بیرەوەری تۆیە لەوەی قەت لە بیرت نەچێتەوە تا ئیستا بە تەمەنی خۆت تەسەورت کردووە شتی وا لە بیر بچێتەوە کارەساتێکی زۆر ناخۆش بوو هەرگیز لە بیرمان ناچێ ئێمە ئەو کارەساتە ناخۆشە سوپاس بۆ خۆی گەورە کە توانیمان تەمەن ڕێگای پێدا جارێکی ترێمە چی تەسەور چی کە ئەم شوێنانە بینی شوێنەکانە دوێنم زۆر ئازارمەدا لە لایەک شۆ زۆر پێم خۆشە ینی هاتوومە یعنی دڵشادم بەوەی هاتوومە جارێکی تر ئەو شوێنە ناخۆشەوە بە ڕەزالت یا ژێمان ئیسە بە خۆشی هاتیمانە لەخوا بەزیاد بێعنی بە تێر و تەسەنی من جاران لێرە بووم زگم نووساوە پشتمەوە نعی نەمەتوانی بەسەر دەرەجەکانە سەرکەوم زۆر جا بە گاوڵکی ئەچوومە سەرەوە ئێستا سوپاس بخوا بە تێری لەو ڕۆژەوە هاتیمانە ینی 10 ساعات ئێمە ناو سیارە مرتاح وەتەبریت و هاتیمانە کە چیاری لاکن بەڵام ئێمە ئەوجا وەکو حیوان مامەڵەمان لیا کرا بەعنی کە تەمەنەکەمانیش تەمەنەوەی کە عەزیەت بدرێن ئێمە مناڵێ بووین زۆر بچووک بیمان ینی من تەمەنم 7 ساڵ بوو براکانم 11 و دەبوون ئەو دوانێتر لەگەڵ ما بوو دایکم گەنج بوو لە ئەوڵ تەمەنیا بوو ینی ئەو ژنە لەگەڵمانە بوو مناڵەکەی لە دبزی هێلا 2 مانگونیم لەگەڵمانە لە دبز بیمان 5 مانگیش لێرە بیمان دواتر لەیراکە ئاخر وەجبەکە ئێمەیان دەرکرد لەیراکە قەعەکانیانش پێمان پاکو کرد وتیان ئەبێ قەعەکانیش پاکوکەن ئەوجا سەرمانیان دەست خۆش کاکەنە دادە شکری وەکو کاک کەنعان باسی کرد کارەساتی زۆر لێرە ڕوویداوە ئەوەی کە تۆ لە بیرت ناچێتەوە یا ئەوەی کە دایم ئازارتەدا ئەلێرە چی بوو ئەلێرە یعنی حەجاج بوو تعزیبی مناڵەکان بوو تعزیبی گەنجەکان بوو یە خۆتان بوو وەڵاهی باسەیرە ینی باسێکی نییە دڵخۆشکەری تیاوێت و ئەو قەرە دڵخۆشی تیا بێت ئیلا بەس تاڵی و ناخۆشی لەو ڕێمانە
ژنێک گەنج ماڵ ڕەشە جەمیلیان پیانەوەت خەڵک گەرمی کوێن دوو کەنجکی مرد وە یەکو کەنجکی ئازەوەی کە توولەکی لێرە هەلێرە جا ئەو کاتە گەنجمان هەر شوێنی بێ گەنجمان ئەو کاتە خۆشیە پیاوەم بی تۆ لە ئێمە تەمەنی ینی 5 ساڵ ئێمە گەورەتری ئەوت وە من و خۆشکی ئازەوی بی ئەوت کورە بڕۆن دەمچاو خۆتان ڕەشکان دەمچاوتان پیسکان با ناشکی خوانەوە حیدی ئەو دەمچاومان نەدوین ئەو نەبووین دەمچاومانەوە بەس ئەوت خێنا هەر ڕەشیکەن ئەو ژنە گەرمیکێ وا ئێژم دوو کچی مرد بای جەمیل و بیرتیە کەنجکانی زۆر جوانوین ئەو دوانێ مردێکی ماوە فەسیحەی ناوی سەرکەم دەمچاوی ڕەش کردا وتم بای جەمیلێ بۆ دەمچاوت ڕەش کردگا وتی بەخوا کەنجکەم جوانە ئەترسم دوجە نەقم بیوەن تادای لێ بکەن لەبەرەوە دەمچاوم ڕەش کردگا ئەو ئامۆژن پیاوەکەمەوە کەنعان باسی کرد بە سوانە لای خۆمان زۆر قەڵەوی زۆر بۆ بیرتیە زۆر قەڵەوی وڵا لەبەر قەڵەوی قچی ژانێک بە سوانەیە تۆ ئێمڕاتە ڕێەوە کاتێ لەیرە ئاوا لێرە ماوە ئاوای لێ هات برسێتی و تینێتی و بە سوانە بەرگەی نەگرت مرد وەڵا هەردوو 3 مانگتیاوی مرد بەرگەی نەگرت ژن ئەو تۆمانتیاوی بەخوا یەقع گەورەکەیە بیچووەکە ئێمە لەو لاوەی ئەلەیرە دادا خاتوونی ناوی دوو کوڕی وە یەک شەو مرد یەکی 7 ساڵانکی 3 ساڵان تۆ خۆتە هەری مناڵەکەت لە دبست لێستندا یا لێرە کەستان لە دەبست لە دەبست من لە دەبست ژنێک ئەلەورە غرفەکەی ئێمە هاتمان دەشتووە لە دەم غرفەکەی ئێمە یەکێکی لە مناڵەکەی من لەورە یەکێکی سەعاتێ پێش خۆی لێرە ئەمرخوای کرد خۆشی بەسوانە هەر دەستی بۆ تێلبەنەکە ورد و ئەساس شی بداتە مناڵەکەی ئەوش گیانی سپاردە لەو شوێنەوە خۆشکی لای باش نازام ناوەکەی نام سەبری ناوی وە بیرم باش ناکە فێ سەبری ناوی میان خۆشکەی وا دوای خۆی ماوە کاتێ بارمانیان کرد لە نووە سەلمان دەستی کردە گیران تامان خۆشکە و خوارزاغی وە مردێتی جێش لەیدا دەستی کردە گیران و باوە سەڵا شتەکان هاتنە گیانیان دایان لێی فەقیرە خەبوریان نەکرد کاراساتمان زۆر وە سەرعاتە خەت باس ئەم نوورە سەلمانە وەم گەورە و زەبارە هەیە خۆیان بەس باس ناخۆشی و کاراسات ناخۆشە و لە بیریشتان ناچێتەوە ئێمە لە بیرمان ناچێت ئەوەی دوێتی ئەوەی دوێتی قەت لە بیری ناچێتەوە کورە ئیسەمە نەکە ینی هەر لە بیرم نەما ینی مەگەر ئاوا بیناوی وەڵای ئەو هینا ئەو قاوشێ لەوە بەروە 250 نەفەروین هەر لە خۆمانوین لە دەبز و هاوردویان نازان باس پێشمەگەیان کردووی بەخوای نازانم مەسەلەکەیان چووی هاتن هەدەمە کولیلوین نەیان شتێکڕای ئێمەش بن حەمە خۆلە بلێرە نازانم وەدزی و ئەو یعنی لێ ئەمە لێ ئەختیار پێژنان خۆمان ناوی کاشکانی لە ژوورەی ناوە دەمە کولیلوین نازانم وەدزی و سەمونی کردوی ئەو دیما بۆیان نازانم بەخوا فەقیرە گردیان خۆی هەردوو کاشکەی حل لە بەیانی بەستیانەوە تەموزە هەتە ئێوارە وەبێتە دادا شکرێت دەست خۆش بەڕێزان دوای ئەم ناوبڕە دێنەوە خزمەتتان بۆ درێژدان بە بەرنامە بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوی خی گەورەتان لێ بێت درێژە دەین بە بەرنمەکەمان لە قەڵای نوگرە سەلمانەوە لەگەڵ ئەم بەڕێزانەی کە لێرە ڕزگاریان بووە مام ڕەزا پێش ناوبڕەکە باسی داشکری باسی
سێ کەسی کرد دایکێک و سێ مناڵ دوو مناڵی بە سویانەتەوە لە بەردەم خۆرەکە باوکێک و سێ مناڵ دوو کچ ئەوە چۆن بوو ئەگەر باسیکەی شتەکە بە سەرهاتەکان زۆر بوو زۆر بەخوا حەمە خولەم دی ئەلەوێ بنی گۆلا و چرکا و پیسا بوو ئەلەوێ بەداریان ناکرد بوو شۆڕەوە بوو وەکو ئەسایە وەک ئەم بترە شۆڕەوە بوو لێیانەدا و بە دیارەوە دانیشتن لەوەدایکی حەیزرانێکیان لێدا هەل لە ڕۆژهەراتەوە هەتا شەوش هەر پێوەی بوو بەبێ نان و بەبێ ئەوەی بیکەنەوە ئەنجا ژنێکمان ئەلەو ئاردانە چۆڕێ ئاو تەنکەرێک ئەلەوێ بوو کابرا پۆلیسێک حرەسی بنێش کەس ئەوەندەی ئاو لێ بەرێ ژنەکە کابرا ئاگای لێ نەبوو ژنەکە خەرک دیەکەی ئێمە بوو ئاو های لێ کرد تەنەکەی ژەنگنی پێ بوو لەم 4 کیلۆ ڕۆنەکان ژەنگ بوو ئاوشی لێچوو نەیزانی ئەوە لەو دیوەوەیەتی ئاوها بەبەر ئەو تکتکە ئاوەوەی نابوو هەکەر ئەوەندە ئاو بێتە ناویەوە بیخواتەوە پۆلیسەکە هاوڕی لێدایەوە تەمەشای کرد وا لە بنتەنکەرەکەیە ئەوەندە ئاوی نەچوو بۆ نایەوە هەکە شیشە ئاسنێکیدا بە ئێرە ئالێرەوە گرتی هەتاکوونە ئێرەی قەسەم بەخوا لەگە ئێمە شەو و ڕۆژ دەخەوتون و ئێمە 12 کەس بەوەوە 12 بووین وەڵڵاهی ئەو نیوەڕۆیانە هەتاکوونە سەعات 11 ئەمرێ خوای کرد حەجاج هەکەر ئەلێرانەوە دەهات سۆندەیەکی هەرەگرت هەر ئەو هایە کرد و هاوڕێدایەوە ئەوەی هەکەروە تەمەشایە کردەکە عەقلی نەیبڕایە بەتین و قەوەت خۆیەوە سۆندەیەکی لێدا و دەڕۆی هاوڕی نادایەوە مام ڕەزا حەجاج شێوەی چۆن بوو کورە وەڵڵا حەجاج بە عەرەب هەرە سوورەیە بوو بالقەوی جاحێ قۆڕی ئەمەندە قەوی بوو سۆندەیەکی هەرەگرت و لەناو ئەو ئەمنانەوە دەهات و جێوهۆدەکەی ئەلەم پشتەوە بوو دەهات خۆ ئێمە نەمانی وەرە تقنی کەوینەوە ئەو دەهات بۆ ناو ئێمە و ڕۆژێک پۆلیسێک بە دوایەوە بوو حیمایە بوو توێنێکی پێ بوو ئەلێرەوە ئێمەش بە ئیسراحەت هاتووین لەو قاعانە لەم بەرەو لەو بەرەوە هاتوینە دەرەوە ئەوش ئەلێرەوە هەستا و هات و حیمایەکەی بە دوایەوە بوو سۆندەکەشی بە بانشان خۆیەوە بوو گوتی ئایەوە بوو هاتوونەتە دەرەوە بەبێ ئێمە هەر لەوە پێشی داهاتینە دەرەوە کەس دەنگمانی ناکرێەوە گوتی ئەوە بوو هاتوونەتە دەرەوە مام ڕەزا بە تەسەوەری تۆ چەند کەس لێرە بوو لەم قەڵایەی نوگرە سەلمان چەند کەسە بوو بەخوا 25 کەس 25,000 26,000 کەسی لێ ئاخر ئەمەندە نەفرێک ڕێگایەک نەبوو جێگایەک نەبوو هەکە چۆل ڕێگایەکی نەبووە کە تەنێک بێ هەمووی پڕ بوو ئەمەندە قاعەیە لەم سەر بۆ سەر ئەمان نازانم من چاک ئەزانم جاحێر بووم چاک ئەزانم ئەمان وەڵڵاهی خەمەکەم وەک ئەسان نەبوو ئەزانی بۆ لەبەر ئەوەی خەمەکەم وەک ئەسان ئەوها نەبوو دەمەگوت هەرچی چۆنێ بە هەر ڕۆژێک کە بین بەرە بین ئەچینەوە ماڕ و منداڵەکەمان یان لە تەکێ یان لە چەمچەماڕە یان لە کەلارە یان لە کەرگووکە خزمەتمانەکە ئێمە توزانین هەر ئێمەیان کردووە بەم دیوە و ماڕ و منداڵیان زیندە چاک کردووە نەمانزانی هەتا ئەو سەعاتەی بەرە بین بە قورئان 7 کەسم ئەنفالە بە دایکیانەوە بەبێ ئەوەی هەکە 10-15 خوارزا و خاڕۆزا و میمگزام لەگەڵیانە ئەنفالە هەر دێیەکە زۆرە ئەمان هەر خاڕۆزا و میمگزا و خوارزای بووم بە دایکیانەوە ئەلەوێ ژن و منداڵەکانیان لادا و ئێمەوە مەزانی گوتمان سەگ بە ژن و منداڵ ناوەڕێ توزانین ئەمانە هەموویان زیندە چاک کردووە هەر 2 سەعات 3 سەعات خەبەریان داوە پێمان بە حەقی قورئان قسەیان لێ کردووە ئەنەگوی شۆفرەکە قۆڵتی هەر قەندەوە ئەمانیان بە زیلەکان بردبوو لە نێزیک گۆڕەکان گولە بارانیان کردو شۆفرەکان خۆیان داوە بەسەر نیوەی ساغ بوو نیوەی مردبوو دەستخۆشە مام ڕەزابی دە کاکەنعان تۆزەتر دێمەوە لە کاکەنعان تۆ مناڵ بووی دۆخی مناڵان لێرە چۆن بوو یعنی چۆن ئەتانتوانی بژین نانان هەبوو بۆ نمونە دایک ئەگەر بیەوێ شیر بداتە مناڵەکە بێ خواردنی هەبێ کە خواردنی نەبوو چۆن یعنی ئەو مناڵانە لێرە
بەخێوە کران چۆن توانیتان لێرە هەم ڕزگار بن هەم ئاوها دەرچێن؟ وڵات چۆن ینی من خۆم ڕۆژێ زۆر ینی گریان بۆ لە خۆمۆمانە دایکم مەوێت نییە کوڕم لەکوێ بێرم من ئەتر نەبوو بەس سەمونونەکە بی لەگەڵ ئاوەکە داوای لقومەتەکە ینی زۆر هین بی لێراکان کارەساتێ زۆر ناخۆش بی ینی برسێتیە زۆرمان کێشایمە لێرنە وڵا هیچ شتێ نەبوو بخۆین ئەوەی خواردن ئێمە بێ بەس سەمونونەکە بی سەمونونەکەش بە حساب پێمانێنەدا شتێتر لەوانە دایکم باسی کرد مناڵێ ئەلەوێ لە باوش دایکی بوو یعنی دایکم وتی هاتنە بۆ ئاوەکە تەنکەرەکان هاتن لەورە قەرەباڵغی دروستەوی لەسەر ئاوەکە تر هەیەکی مەنجەڵێکی پێ بۆ ڕۆی ئاوی تەیە کردوین بی ئەتر قەرەباڵغی دروست بی حەجاج بە سۆندەیەکی ڕەش ئەکەوتە ناویان لیانێدا وتی لە ژنێکی داوە بەری مناڵەکەی کەوتە مناڵەکەی لە باوشە گیانی دەرچوو یەکسەر یعنی زۆر کارەساتێ ناخۆش بی دایکم هاتەوە بۆمانی باس کردێت کوڕ مەڕۆنە دەشتۆ دوایی لێتانەدەن ئێمەش چۆن نەڕۆیمان حساو کە تااقەتمان من بەسەر ئەو دەرەجانە بە گاوڵکی ئەڕۆیمە عین نەمەتوانین بم زۆر شتێتر ناخۆش پیاوە پیرە مێردەکان ئەو کاتە لە تەمەنم مام حاجی ئێستا ماشەڵڵا پاک و جوان ڕیش و قژ و گشتی تێکەڵ بوو گشت گیانیان سپێبی ئەو هیچ خۆمانش گشت گیامان سپێبی ئێمە گیانمان گشتی سپێبی عەرزەکە سپێوبانیان ڕێ کرد زۆر جا هەر بەس ئاوە تااقەتیان نەما وەک خروف بووین شێت بووین ئەوەنە بەرسێتیان کەژە ئەوانەکەن ئاومان بۆ بێرەوە ئیشارە ئەتر شتیان سەد لیان لابیاوە بچیک ئەڕۆیم لە شوێن تەنکەرەکان شوێن تایی تەنکەرەکان چڵکاوچ نییە من لە ئاناوەگە ناچوین دایکمان نەچوین لە ڕۆیم لەورە لە چڵکاوەکەم بۆیان هاوردەیان خوارد شتێتر لەوانە ئەو کچە ئازەوانەمان لیابی ینی ئەوانەی کە ئەم پورە شکری ئاماژەی پێکرد ئەوانەی کە جوان بوون سوپاس بەخوا ینی ئافرەتی کورد زۆر مردوو بۆ شەرەفە ئامادەبی لە قەعەکە لە بەرساران بمرێ نە ئەڕۆی بۆ سەمونونەکەی ئەویت با جوندەکان نەمبینن لەوێ نەو کاتومەحان بکەوێتە سەرم بە ژنە گەورەکانیان نەوت بە کەسوکاریان نەوت بە خزمەکانیان نەوت ینی ئەوانەی کە دراوسێ بینعین چۆن بڵێ ئێستا ئەم قەعەکە دەوێ سی ماڵی تیابێ ئاوە ئەوی تو بۆم بێنە بەشەکە چەند ساڵە دێتە ئێرە تۆ یەکەم ساڵمە من دێمە تەسەوەر چی کە هاتیتە ئێرە چی هەستێکتە بوو وڵای هەستێکی زۆر ناخۆش زۆر ینی ڕاستە شوێنەکانم بینی سوپاس بەخوای گەورە تەمەن ڕێگای داهاتین جای بەڵام هەموو ئەم داروبەردە لێم بوو بە بەحسی یعنی زۆر زۆر ناخۆش زۆر ئەزیەتمانیاندا ینی ئێمەش شایستەی ئەوە نەبوون ینی ئێمە کەسوکار ینی مناڵ هەمووی ژن ئافرەت بەکەوتە ئەختیار ینی ئەمانە تاوانیان چی بێ ئەگەر کوڕەکەیشی پێشمەرگە بێت و یان شتێکی کردووە لەو من باوکی من هیچ نەبوو باوکی من کابرایەکی فەلاح بوو هەر لە ئاوای فەلاحەتمانە کرد یعنی تاوانی چی بی من باوکم یعنی شێوەی وحاڵە بەرچاومەوە جنسەکەی دوای 10 ساڵ بۆمانیان گەڕانەوە لە تکریتەوەیانەوە جنسەکەی باوکتانە باوکم نەدی ماڵ مامە یەکەم 12 نەفەر گشتیان ژمناڵەکە لەگەڵێ مابێ گشتیان ئەلفابین کەسیان نەمانە گشتیانی زنەوە چاڵ کرد ئەوانش کە لە دبز ئێمەیان بار کرد ئێمەیان بەڕیم هاورد بەڵام ئەوانەی پێش ئێمە بە سیارە قەفەس هێنان بە سیارە سەوزەکە بەس سایقەکە شەباکێکی بێتر ئەیانیان کردە ناوەوە ئەتر هاتیمان لێرەش نوێن ئەوانەوە لەگەڵ ئێمە بین لەورە ئێمە لەورەیانمان ناسی تەبان هاتیمانە ئێرە ئەوان لێرە نوێن بەڵام وەکو شکری وتی جەماعەتێبی هە لە ناو سژنەکەەوە سجن بین ئەلەوێ هێواران بۆ سەعاتی ئاوا بەریانەنەدا تۆزە یاریانە کرد و هەم دووبارەیانیان کردە ناوە ئەتر عنی عزیەتێ زۆریانەنەدا ئەوانیان لەم دوایە مایەکی ماوی ئازاتیان کرد و دووسێت دکتۆریاناوە لەم دوایە ئەوش چۆن بێژی ئافۆگەی داوی ینی هەدەور مایەکی ماوی هەتە کشت لە برسیا ئەمرد نە دکتۆر بی نە عیلاج بی نە خواردن بی ینی نەدەتوانی بە ڕێگار بڕۆیتە ڕێوە ینی ئەوە نەبێت تااقەتەوە دەست خۆشکاکەمان دادە شکری باسی لقومی کرد لێرە باسی ئەو ئافرەتە شەکرێ کە مناڵەکەی هەتا مردووە داوای خەیاری کردووە ئەوە چۆن لێرە باسە کرا نعلێکی سەوزی داوەتە دەستێەوە تا خۆی ئێستا ئەم بینا دیرە و کشتی بان و خوار پڕی لە چوارتەرەفە پڕی ئێمە بەس نەی خۆمانە زانین ینی وا و بە چاومانەوە بیوە و کشتیان نەگەڕیامان ئەو مناڵانەی کە لایەوە بوون چی داخێکیانە کردێت وڵام مناڵ بە سوانێ لە هەر لە برسێ دوایان مردن ئەمرد بەرگیان نەگرت زۆریان ئەمردن مەگەر یەکی ئیسا بەخوا ناژم ژنی ئەلی شوێنە هەلو شوێنە ئەوە شوێنەکەیەتی کوڕی 7 ساڵان و یەکی 3 ساڵانی و یەک شەو مرد و یەک شەو
آخر برسێتی ڕۆژێنی و دوونە و سێنە و چوانە زۆرە و تاسیرەکە لە مناڵ لە اختیار پێژان وەڵڵا پیرەژنی ئەوەی بەردەمینەکە نازام کەنعان ئەیدی دانایدی چون کەنعان لێ مناڵە هەست و کەوتیانە کرد ئێمە جیاویمان قەت لەبیرم ناچێت قەت شێوەی هەرها بەرچام و شێت بی ئەوێ هاتووە چوت لە ڕێی خوا تکێ دۆ لە ڕێی خوا تکێ دۆ ئەی گاوەستەکە هاوەدا دەتکێ دۆم بووم پێ ئەونا بەدەممان ئەو دنگەیە لە هین تێلبەنی ئەو دنگەیە لە ئاوا سەحرانەوی بەدەمان چۆڕێ ئەوە چەند هەزاران ئاوا ئەختیارەکان ژنەکان بەسوای مناڵ چاوگەشەکان کشتی لێرە لە برسیە فەوتیە کشتی نەما کشتی دیار دەخوات سێڕەش ئێمەش ئاهاتمەچویمان ئەماوت بیم حەلاو لێمە گەورەتری دایک کەنعان ئەمود بیم حەلاو تو بێژی ئێمەش سێڕەش نەماخوا ڕۆژی پێت کوڕ بەخوا ئەوە خوا لە چارەمان نووسێ ئەماخوا خواشە چارەمانی نەنووسێ ئەمێنی تا شکری تاکو ئێسەکە ئەوەی کە باسەکرێت چ شتێ ماوەت لە بیرەوەتی تۆیە ئەنی قەت لە بیرێت ناچێت زۆر ئازارتەدا ئەوەی کە لەم قاعەیە بینیوتە وەڵاهی وەک ئازاردان ئەو کوڕە هەڵبجەیەوە و دارەکۆ تازیبیاندا مرد ئەوە قەت لە بیر ناچێت هەڵبجێ ئێمە چووم زەلام گەنجمانیان نەوی وەکە مالیاوی پیرەژن و ئێمەش لە دبز و هاوریایمان زەلام گەنج مالیانەوی ئەوە زۆر ئەوە دارەکۆ زۆریاندا لێ وەینەکەەوە مرد هەر کردیان و بەیانی ئەوتی ئەمە هەڵبجێەکەەوە و ئامودەکۆ تازیبیاندا مرد هینەکەی مامە خولە و کەشکانی وە بەخۆرەوە هەتا ئێوارە هاوەڕۆینا ئەوە هەرها و بەرچاومانەوە ئیتر برسێتی و ناڵەی مناڵ و ئەو ژنە لەورە لە دەم قاعەکەی خۆمان نازم کە ئامە بێتێداوە مرد لێ کوڕەکە یا بەسوانە ژنێ لە پاق خورفەی خۆمان دەرەچی لە پاق غورفەکە ئاوی پێش خۆی نامنی سعات و سعاتی پێش خۆی کوڕەکەی مرد دوجا خۆشی گیانێدا وەڵاو دەم گیاندا دەستێکی شەکە و شیر بداتە مناڵەکەی خۆشی گیانی دەرچی ئەوانە خەل لە بیر ناچی ئەوانە ینی زۆر کارە ساتە بێجگە لە برسێتی و مناڵ بەسوان کشتی وە ڕۆژانە مردن گشتی سپێ ڕش خواردویانی گشتی چڵکن وەک نازان بێژم وەکچی بەخوا مام ڕەزا ینی لە دوای ئافواتەکە وتە تەقە کراوە و وتوتە ئەمە چێ وتوتە ئەوە شەڕی ئێرانی ڕاکوەستا ئێمە خۆشیمان بوو هەکە ئەم تەقانە هەکە بە ئێمە وەینەنیێن لەوەدا پۆلیسەکان گوتیان بە ئێوە وەینانین ئەمە بینی حکومەتی عێراق و ئێرانە ڕێکەوتن و مەسلحەتیان کردو ئەم تەقانە لە خۆشی ئەواکەی ئیتر ئێمە دڵمان تۆزێ فەرعانی خۆشتر بووە کە لە تەقەی خۆشیە قاعەکانمان لێ ناگرن بەگولە لە دوای ئەوەش بە خودای لە زمانی زوحاکەوە بەحسیەکەن لە زمانی هەر پاشایە غەیرەدینەوە لە زمانی پێغەمبەر بەم بلاوە صلی الله علیه وسلم هیچ پاشایە هیچ کافرێک هیچ کەسێک ئەوەندەی ئێمە هەر هیچ کەسێک ئەوەندەی ئێمە عازاب نەکێشاوە لەم حەوشەیە لەم نوگرە سەلمانە لەم نگرە سەلمانە ئەلعەجەلەشەکە ئەوها دەڕۆم لە خزمەتیەوە تەمەشای ئەمان ناکەم وازانم ئەو کڕۆ قاعە و بەردوودارە وازانم ئەو پۆلیس و ئەسکەری هەکە لێمانێدا بێنان بێ ئاو بێ ئەوزاق بێ ئەوەی هیچت پێ بێ ئەلەو هینانە ئەچوون موقەبامانە هێنا لە بن خۆمان داخست و لەبان پشتمان لەبان ئەو چەمەندتۆیە موقەبامان داخست و لەبانی خەوتین و دەهات ئەلێرەوە ئەو حەجاجە ئەهات ئەو هاوای تەمەشای مەنزەلێکی کابرایە بەخێر ئەوەندەی برنجێ نابوو یان لە تۆبزاوە و ئەمانەوە لە پێشەوە لە کۆریا بوو یان بە پۆلیسەکان لە ئەو شارە دەیان کڕی بە پارە لێمانە کڕیەوە داهات ئەو هایە کرد قەت پێوا کرد دیگووە ئەوە چێشتەکەن ئەوە چایاکەن هەتا لە جولا لێمانێدا چێشتەکەی خەڵپەوا کرد بە سەلمانە ئێتر لەوە بەولاوە من هیچ شوێنی کە نەماوە هەکە بەحسی کەم
بۆتان بەیان کرد. مام ڕەزا ئێستا دوای 36 ساڵ لەم کارە ساتە بەڵێ ئێستش ئێوە چاوەڕێی ئێسکوپروسکی مناڵەکانتانن ئێسکوپروسکی کەسوکارەکانتانن داواکاریتان چییە تاکو هیچ نەبێ ئێسکوپروسکەکانیانتان بۆ بێتەوە داواکاریمان ئەلێرە حالیان حاضرە کردووە ئەلێرێن و ئەلێرانێن قەسەم بەخوا کردووە دەرێن ئەمدان ئێوارەیە ئەچین بۆ خزمەت گۆڕ بە کۆمەڕەکان لەشم تەزیوە نەقسم بۆ کرێ بۆ لەرسم دێتێ بۆچ من بۆ خۆم چوومەتەوە شوێنەی و تێرنان و لە مارێ دانیشتوم و ئاو سارد و گۆڕە بە کۆمەڕەکانیش ئەمەندە گۆڕە بە کۆمەڕە منداڵە سوور و جوان و هینە لەبەر ڕسمان دەری هێنا لە تۆفزاوار هێنایە ئێرانە و نەیهێژ هەر بیاندینین هەر گەردن ئازایەک کردێ بن ئەو خۆرەوە ئەو خۆرەش ئەلعەدە لە بێساحێب و بێدەرەتان وای لە بن ئەو خۆرەیان دەبێ ئەم ئێوارەیە بڕۆمەوە بدیان بێ خەبەر لەوە ناخۆشتر هەیە لە دنیاە ئەی من نەهاتمایە باشتر بوو حەز بە ئازا بەخۆشیە کەمەکە ئەلێرە ئەم دژمنە لێرە نەماوە ئەم قاعەیە ڕماوە ئەگەر خاوەنسی و ئەو ئەمنانە و ئەو ئیسیغبارانە نەشتووە پی بێ و نەشک و ئیشەڵا تۆ بیبشن ئەمان هەست بەوە کەم من هاتوومەتە ئێرە ئەسا لە شوێنەیەم ئەی چی لەم ژن و هەموو منداڵ و باوە و منداڵەکەم ڕاکێشا پەلم ڕاکێشا هەکە حەزەرانێکی دا ئەلێرە ماچیە فرێک ئەلعەدە لە شێشەکەی هەتا دەمرم ئەو هێشە چا نابێتەوە منداڵەکە لە تاوە ڕاکردەوە لای دایکی بریان زیندە چاریان کرد تا ئێستش لە بیرت ناچێ قەل لە بیرم ناچێ نا کێ ئەوەی لە فکرێتیە من وەڵڵا ئەمەم لە فکر چووە ئەمە بۆ خۆم کەوتومەتە شوێنەی ئەو ژن و منداڵەی هەکەروە ئەسا دەچین بۆ خزمەتیان ئەو ژن و منداڵەش ئەلعەجەلە ئەگەر ساحێبێکی دڵسۆزی هەبوایە بیان گوتایە ئەمە لەسەر کوردستان وای لێ هاتووە کورد بوون بۆیە وایان لێ هاتووە بۆیە دژمن وایان لێ کردووە بە حەیا و بە حورمەت و بە دایرەیەکەوە بچوونایە و دەریان بێنایەتەوە وڵاتەکەی خۆمان و لە گۆڕیان بگرتایە و ماچمان بکردایە ئیتر ئەو عالەمە هەر دەمرێخۆ ئەوە بەشکەمە تا ئاسانی وەی نەمایە بەڵام بێساحێب و بێکەس و عارەبی شوان دەیدینێ شوانی عارەب ئەیدینێ و خەرک ئەرێ من ئەو زەویە تۆکەم ئەو مەیتانە لەبەر ئەو مەیتانە گونا بە هەزارەها جواب لەم سەماوەیەوە هاتووە ئاوها بە بێساحێبی ئەلێرە بجێ بێلێ لەسەر کوردایەتی و لەسەر قەومێ دوای لێ هاتووە لەسەر ئەوەی بەرگی کوردیان لە بەرابوو ئەمە یەشە چۆن تەواو ئەمە وا تەواو کردووە ئەمە هەندێک شوێنەی هاتوۆتەوە تێرئا و تێرنان و بەڵام ئەمە ئێوارە بچمە ئەوێ دەمم تەتەڕاکا و قەتی لە پکرداری هەتا مانجێ دوانی کە هەر خەوشم لێ ناکەوێت دەستت خۆش بێ مام ڕەزا کاکەنعان مام ڕەزا باسەوەی کرد کە ئێوارەشە چنە سەرە و گۆڕانە یعنی تۆ چیتە سەرەوێت چی هەستێکتەیە من خۆ ئیسە کەسم نە ئەنفالە نە هیچ بەڵام تۆ کابینی ئێوارە ئەڕۆین سەردانیانەکەن هەست بە زۆر ینی شتێکی ناخۆشەکەین ئەو تەرمانە ئەبێت تەرمی باوک منشی تیاابێ ئەبێت تەرمی کەسوکارێ مەشی تیاابێ هەمووی ینی نازانین ئێمە جارە تۆیە ئینەوتۆیە لە لای دوو زۆگیریا هاوریا ئەمرە ئینەوتۆبی لە کەلارۆگیریا هاوریا ئەیرە ئینەوتۆبی لە دوو زۆگیریا هاتە هەیەکی لە شوێنێکۆ هاورد ئەبێستە تەرمەکان باوکی منیش لەوێ بێ شەرت نیە ینی تا ئێستش نازانی تا ئێستش نازانی ئێسک و پرووسکیان بۆمان نەگەڕاوەتەوە وەکو ناونیشان بڵێن ئەمەیە بەڵام ئەبێ ئەوانشی تیاابێ ئەو مامەی باوکمە خۆی و 11 نەفەر بووک و مناڵ و ژن و گشتی ئەنفال بیان داواکاریتان چیەوە لە کۆتایی بەر وەڵی داواکاریمانەوەیە ئێسک و پرووسکەکانمان هەرچۆنێ بێ بە بگەڕێنەوە بۆ جێگای خۆمان بۆ زێدی باو با پیرانمان با چیتر ئێسک و پرووسکەکانمان لە غەریبی نەبن ینی داواکاریمان هەر ئەوەیە کە ڕێز لە کەسوکاری ئەنفال و شەید بگرن ینی ئێمە بینم بە خۆراکی سەگی ڕەشی بەحسی لە وڵاتە ینی ئەمە زۆر کارە ساتێکی ناخۆشە هەرگیز لە بیرمان ناچێت دەست خۆشکاکەناندا شکریەگەر چوونە سەرە و گۆڕە بە کۆمەڵانە
چی ئازارێ بە تۆ بەخشێوە و تەسەوەری ئێوە لەوە زۆر ناخۆشترە نییە وەکەوە ناخۆش بڕۆ تو سێگەی جەرگۆشەکەت زانین سوور ها لەورە زنە چاکریا ئێمەیسە ئەم ڕێدوورەمانە کوتاوە سیارەی تەبرید و خواردن و ئاوسەرد و خزمەت و هاتیە دەێژم دەبێ ئەوان وەیلاکەت وە ترس وە ویلاکەتە بێ وە گولە و شۆفەڵی لاکی دەرکەن گرێت چۆن هەسێ بوێت ئەو ئاسە زۆر بەشە بریندارەکە بەس خۆزگا بۆمانیان بە هاوردایەت و ئێمە داهاوەکاریمان بەسەوە تا بۆمانیان بێرنەوە بەس ئەری غەریبی ئاهالەی بیابانێ لە ئەوە خۆ بەسوایە لە ئیشەڵڵا شەهیدن ئیشەڵڵا شەهیدن ئێمە هەچرێ ڕزاتمان کێشە خوا ڕۆژمای تەواو نەکرد بەربیمان بەسەوان بەسوایە لە لەم گولە و شۆفۆڵ و گیانیان دەرچی برایەکم وی زۆر لە بەعسیە ترسیایت مقە تەسمیل لە حکومەتەوە ئاخری تەسمیل بی لە نەوجولیمان هاوسێنیمان هین حکومەت لە ناحیەی نەوجول هاوسێویمان ناحێکە بوو بەرمانوی مێژا ئەکوینێ بەیمانوی وها ترسیانێت قەت من تەسمیل حکومەت ناوە قەت ما بکوژێم قەینا ئاخری خوا وایە کە تەسمیل بی و زنە چاویش کریا ئەی براکەیترم وڵی 4 متەوەسەی 4 متەوەسە قەڵەم و قاغەز و دەفتەری لەو ناوە کشتی کەفتە فەرەندریا ما باوکم لە ناحیەی وەڵای براکەم ئەسکەری 6 ڕۆژی تەسریحوی 6 ڕۆژ هات بۆ میێوانی بما خاڵۆکانم کوشیە کۆپتەر کوشتی لە دوایەوە ئەو کۆپتەر کوشتی ماڵ باوکمیان دا لە شۆفاڵ سووتانیان ئەی براگانترمش بۆ غێر ڕایان کە دەروە دەربوین وڵای براکەم ئەی ئازاد برا بە 4 متەوەستەی بە سوانە ڕای خەڵم و قاقەزی لە پاڵ و پێچاکەفت وڵی سێشە هە بەس بۆمانە بێنەوە ئەو پیاوەتیانەما بگەتە هیچ ماگەرت نییە خاڵیان خۆش بێ دەستان خۆش بێدا شکری مام ڕزایە ڕەبی دەستان خۆش بێ ئیلاک بتان پێمانەوە دەستان خۆش بێ ئەخوا کارەساتێکی دڵتەزێن و تەسەور ناکرێ ئەوەی کە ئێمە گوێبیستی کەسوکاری ئەنفالکراوان و ئەوانەی کە لێرە ڕزگار بوون ئێمە گوێبیستیە بین بەڕاستی کارەساتەوە خۆمان پێ ناگیرێ ئەبێ دڵ و دەرونی ئەوان چیتیا بێ مام ڕەزا شتێکت ماوە؟ ماومە ئەزانی چی ماوە تکام وایە ڕجام وایە مەمنونی حکومەتی کوردستانین بە هەموو جۆرێک زۆر مەمنونین ئێمە بەوای ئەوانەوە ئەو هامان لێ هاتووە بەوای ئەوانەوە ئەوان بەوای ئێمەوە جوانن ئێمەش بەوای ئەوانەوە جوانین هەرتاکوونە ئەمرین بۆ ئاخری من ژنێکم هێناوەتەوە یەک بەچکەیەکم هەیە قەت و قەل لە فکرمان ناتێ ئەنجا هین وا هەیە زۆرتر و هین وا هەیە 6 جاحێر وەک توێیە ئەمە کوردە نەبراوەیە واز لەم نەزمە ناهێنێ بۆ ئەوان سەربەرزیە ئەم گۆڕانە هەکەوا لە سەماوە کەوتووە ئەم گۆڕانە خۆیان بە ساحێبی بکەنەوە دەزڕۆیون هەبوون سەرۆکی حکومەت و جێگرەکەی و حیزبەکان هەموو حیزبەکان لە سەماوە پێمانەرێن ئەوە ئەو گۆڕە بە کۆمەرانە ئەگەر نەیبەنەوە ئێمە تەرەکتەری لێ دەین و دەیکێرین بۆ وان زۆر نقستانیە دەرێن شوان و مەڕ ئەچێتە سەر گۆڕە بە کۆمەرەکان و وانی وەی بەدەرەوەیە زۆر لێیان مەمنونین زۆر پێمان خۆشە بۆمان بێننەوە بۆ جێگا و ڕێگا و وەتەنی خۆمان دەست خۆش بێ مام ڕەزا وەکو باسم کرد بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کۆتایی بەرنامەکەوەیەکە هەموو کەسێ هیوادارە کە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی ناوەندی هەمانگی بکە بۆ هەڵدانەوەی گۆڕە بۆ کۆمەڵانە بۆ پشکنینی دیئێنەی بۆ کەسوکاری ئەنفالکراوان دواتر هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و گێڕانەوەی بۆ زێدی باو باپیرانی خۆیان ئەمە داواکاری یعنی ڕابردوو داهاتووی کەسوکاری ئەنفالکراوانە و وەکو میوانەکانیشم ئاماژەیان پێکرد بۆی هەردوو لە حکومەتی ناوەندی و حکومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی بکەن بۆ هەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە و
گەڕانەوەی ڕووفاتیان فالکراوان تا دەرفەتێکی تر بەخواتانە سپێرم.